لە ساڵی 90ەکان کاتێک گەماڕۆی ئابووری لەسەر وڵاتی عێراق بوو ئەو کات کەرستۆ پێداویستی بژیشکی زۆر کەم بوو لە وڵاتە بە هیچ شێوەیەک لە شێوەکان وەکو ئێستا بەردەست نەبوو. لە هەمان کاتیشدا حکوومەت نەیدەتوانێت بیکڕێتن یان لە دەرەوە بهێنێتن لەبەر گەماڕۆی ئابووری. لە هەمان کاتیشدا تاجرەکان ئەو پارە زۆریان لە بەردەست نەبوو، دراوی بیانی لە وڵاتە نەبوو، ئەو پارە زۆرەی ئێستاش لە وڵاتە نەبوو بۆی بتوانن بیکڕن و بهێنن. بۆیە زۆربەی کات ئەو کات کە نەخۆشێک پێویستی بە دەرزی لێدان با لە خەسخانە حکومیەکان ئەو دەرزی کە بەکاری دێنا لەگە ئەو سرنجەی دووبارە تاقیم دەکراوە، دووبارە بۆ نەخۆشێکی تر بەکاردا. تەوان ئەوە لە ڕووی زانستیەوە کفرێکە لە هەموو ڕۆکەوە، بەس ئەوان تاقیمیان دەکرد بۆیە هیچ حەلێکی تریان لەدەست نەبوو. لەبەرەوەی ئەو دیارەیە ئێستا لە وڵاتە فەقیرەکانی ئەفریقیاش زۆر باوە، بەس لە وڵاتی خۆمان تقریبەن هەر نییە، نەکات نەماوە، بەس ئەوە تۆزی کارەساتی زۆری لە دووبارە بەکارهێنانەوەی سرنج بە شێوازێکی نازانستی و غەڵەت. تەوان لەو ڤیدیۆ بۆتان باز دەکەم مەبەستم چییە لەو ئینترۆدەکشنێک کە بیدیار ڤیدیۆکە دەستم پێکرد، هەروەها لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە. لەبەر ئەوەی 145 زیاتر ئەوانەی کە سەردانی ڤیدیۆکانمان دەکەن سەبسکرایبی چەناڵەکەیان نەکردی و هەروەها ئەگەر دەزانن شێر سوودی هەیە بۆ برادەرەکانتان شێری بکەن ڤیدیۆکانم بۆی بگاتە زۆرترین شوێن و ئاست. زۆر سپاس، با دەست پێکەین. ڤیدیۆی باسی مادەیەکتان بۆ دەکەم کە بە ناوی بلو کریستال مێثەمفیتامین بەناوبانگە. تەبان ئەوە مادەیەکی هۆشبەرە، زۆربەمان بینیمانە لە زنجیرەی بەناوبانگی برێکین باد کە لەوێن دەپێرێن بلو کریستال، و لە پاش ئەوەی کە برێکین باد ئەوها بەناوبانگ بوو لە هەموو دنیای و کە باسی ئەو مادە هۆشبەرەی دەکرد، ئیتر زۆربەی تاجرەکانی و ئەوانەی کە ئەو مادەیان دروست دەکرد ڕەنگێکی شینیان دەخستە ناوی بۆ ئەوی وەکو ئەوەی وڵتەر وایتی لێبێتن بۆ ئەوی بتوانن زیاتر بیفرۆشن وەک خطەچی مارکتینگ بۆی ئەو کەسانی کە ئەو مادە بەکاردێنین زیاتر تەسویع بن و هەست بکەن پیوریتی و پاکی ئەو مادەیە وەکو ئەوەی وڵتەر وایتێکە لە زنجیرەکە باسی دەکاتن. تەبان مێثەمفیتامین بلو کریستال مادەیەکی هۆشبەری زۆر بەقوتە، وەکو کۆکاین و مۆرفین و هێروین نییە کە ئەوانە هەر هەمویان پێیانڵێن ئۆپیۆید دێریڤێتیڤ کە لە سەرچاوی سروشتی هەیە کە لە ڕۆکێک دروست دەکرێتن کە ڕۆکەکە ناوی خەشخاشە، نەک کەباب خەشخاش. تەبان بلو کریستال ئەوە فول لە مختبەر دروست دەکەی وەکو ئەوانە نییە. ئیتر بلو کریستال ئەو وڵاتانەی کە زۆر بەناوبانگن لێی کە لی بەردەستە لە فلیپین و تایلەند و سینە و کە وەکو کۆکاین و ئەوانە نییە. پابلۆ ئیسکۆبار کە لە وڵاتی ئەمریکای لاتین بە تایبەتی کۆلۆمبیا و وڵاتەکانی تر کە زۆر بەردەستە. تەبعاً نمونەیەکتان بۆ دەجێرمەوە لەسەر ئەوە کاتێک مەجموعە گەنجێک لە دەستنە حەفلە لە دەرەوەی شار پارتیەک ڕێک دەخەن و حەفلەیەک ڕێک دەخەن، دەبینی هەر هەمویان برادەرەکانی زۆر هایپەر ئەکتیڤن، زۆر بە سەریعی و بە قایمی و بە بەردەوام دانس دەکەن بەبێەوەی هیلاک بن. تەبعاً لایەن دەپرسی ئەوە سڕی ئەوەی چیە، دەڵێن ئەمە مادەکمان وەرگرتووە کە پێدێن بلو کریستال مێثەمفیتامین. تەبعاً ئەویش وەردەگریتن کە دوای ئەوەی وەردەگریتن دەبینێتن بۆ ماوەی 16 ساعت بە بەردەوام دانانیشی هەر خەریکی دانس و ئەوەیە و زۆر هایپەر ئەکتیڤ و بە هەموو شوێک لە شێوەکان توانای هەیە کە هەموو شتێکی بدرێتێ بیکا بەبێەوەی هیلاک بیتن. ئەو گەنجە کە تەڵەبێ لە زانکۆ دەبینی ئەو مادەی ئەو هاوار لێ دەکە هایپەر ئەکتیڤی و هەموو ئەوە بی بڕیاردەدا بەردەوام بێ لە بەکارهێنانی ئەو مادەیە لەبەرەوەی لە کاتی تاقیکردنەوە ئەو شتەکان و لە کاتی ئەوەی کە پێویست بکاتن بۆی تەرکیزی بە قۆت بێ. ئیتر بڕیاردەدا ئەو مادەیە بەردەوام بێ لە بەکارهێنانی، ئیتر کە بەردەوام دەبێت لە بەکارهێنانی بۆ ماوەی 3 ڕۆژ لەسەری بەبێ بتوانێت یان بەبێ بنوێتن سعیەکی باش دەکاتن، خینەکی باش دەکاتن، لە ئیمتیحان ناسیح دەبیتن و بەردەوام دەبی لەوەی کە دەڵێ ئەو مادەچی سەحراویە من بۆی بەکاربێنم. بەس دوای ئەوەی 3 ڕۆژەکە بە بەردەوام نانویتن، دوای ئەوە دەستە ناو ینی ئەوە چی خەوی درێژەوە بۆ ئەوەی مێشک و هەموو لەشی تعویزی ئەو 3 ڕۆژەی بکاتن کە سوپەر هایپەر ئەکتیڤ و لە هەمان کاتیشدا نەخەوتووە هەموو ئەندامەکانی لەشی کە بەتەواوەتی هیلاکن. بەس دوای ئەوە ئەو مادەیە کە بۆ ماوەیەکی زۆر بەکاری دێنی ئیتر وەی لێدێ ئەو هەست و ئەو هەستت نادادێت کە بیدایەت و وەک سەرەتا دەستت پێکردی، تر بۆیە پێویستە جورعەکە دۆزەکە زیاد بکەی بۆی بگەی هەمان ئەو ئاستی خۆشی و دڵخۆشی کە جاران بۆ یەکەمین جار وەرد دەکرد. تەبعاً دوای ئەوە ئەو چیرۆکە تەبعاً چیرۆکەی ڕاستەقینەیە، دوای ئەوە کە بەردەوام دەبێت لە بەکارهێنان نوشتیوا دەبینی تەسەڕوفاتی دەگۆڕێ، دەبینی هەڵسوکەوتی دەگۆڕێ، زۆر بە خێرایی تووڕە دەبێت، زۆر بە خێرایی هەڵدەسێ، زۆر بە خێرایی دڵی خۆش دەبێت، دوای دڵی ناخۆش دەبێت تا وای لێ دەگاتە ئەو ڕادەیە کە تا ئەدای سێکسی لە خوشکەکەی دەکاتن. ئیتر بزان
بزانە خوتوڕەی ئەو مادەیە ئەو کوڕی گەیاندوتە چێ. باسکەم بە شێوەیەکی زانستی و سادەیی کە بلو کریستال مێثەمفیتەماین چۆن زانستیان ئیش دەکا و بەچ میکانیزمێک. تەبعاً میکانیزمەکە ئەوەیە کە شتێکێ لە ناو لەشی مرۆڤ کە پێدێن دۆپامین و سیرۆتۆنین و نۆڕێپینفرین، ئەوانە کاتێک لە لەش دەردەچن بەرپرسن لە ئەوەی دڵخۆشی ئەو کەسە. تەبعاً ئەو کەسە بۆ نمونە دە نۆڕێپینفرین، دە سیرۆتۆنین، دە دۆپامین دەردەچێتن، خانەکە پێویستی مەسەلەن بۆ نمونە بە 4 دانەیە. ئیتر ئەو 4 دانەیە بەکاردێنێتن ئۆکەی ترەگەرێتەوە شوێنی خۆی کە لە ڕێگای شتێک کە پێدێن ترانسمیتەر. ئەو بلو کریستاڵە ئیش لەسەر ئەو ترانسمیتەران دەکات لەلایەن سایناپس کە دەمارەخانەیە. ئیتر وەی لێ دەکاتن ئەو دە دۆپامینی دەرچووە ئەوەی پێویستی پێبی پێویستی پێ نەبی هەر هەمووی وەردەگرێتن، نێڵ هیچی بگەڕێتەوە شوێنی خۆی کە بەکار ناتوە. ئیتر وەی لێدێ ئەو نەخۆشیە دەگاتە هایپەر ئەکتیڤیتیەک و دڵخۆشیەکی لە حەد بەدەر، لەمان کاتژدا لێداین دڵی خێرا دەبی و ئارەق زۆر دەکاتن و هەروە و زەختی بەرز دەبێتەوە پەستانی خۆیان. ئیتر وای لێدێ نەخۆشەکە بەرەبەرە یعنی هەموو شتێکی بە خێرا لێدا و ئەکتیڤ دەبی و ئەکتیڤ دەبی و هایپەر ئەکتیڤ دەبیتن. ئیتر هەموو میکانیزمەکەی لەو ڕوەیەوە کە چۆن ئیش دەکاتن. من نامێت زۆر زانستیم بسمە ناو مۆزوعەکە بەس وتم بە شێوەیەزێکی ئاسان بۆتان باز بکەم کە بلو کریستال چۆنە لە ڕووی زانستی و هەروەها ڕەبتیشکەم بە برێکین باد و ئێستا پەلەتان نەبی باسی برێکین بادیشتان بۆ دەکەم کە برێکین باد بۆ ئەو مادەی بەکارهێناوە ڤینسکەڵێگن لە زیاتی مادەکانی تر لە ڕووی دروستکردنی چیرۆکەکەی. طبعاً ئەو جەماعەتی کە ئەو مادە وەردەگرن زۆربەی کات بە دوو شێواز وەردەگرن، یان لە ڕێگای سرنج وەک پێم وتن کە بیدایەت ڤیدیۆکە باسم کردی، یان لە ڕێگای جگەرەوە، چونکە لەبەرەوەی ئەو مادانەی تریا زۆر بە ئاسانی ئامادەیان هەیە بۆ سووتان. ئیتر بۆ دوو تەریقە بەکاردێنن، بە زۆربەی جار بە سرنج بەکاردێنن. ئیتر ئەوان هەمووی بە گروپ کۆ دەبنەوە بەکاردێنن. زۆربەی جار یەک سرنجیان لایە، ئەو سرنجە لە بینی هەموو نەخۆشەکان دەسوڕێتەوە، لە بینی هەموو کەسەکان دەسوڕێتەوە ببورن کە بلو کریستاڵی پێ بەکاردێنن. و زۆربەی جار ئەو نەخۆشان لەوانەیە نەخۆشی درێژخایەنی یان نەبی، نەخۆشە ڤایرۆساویەکان، هیپەتایتس سی یان HIV، ئایدس، بۆی هەر یەکەکیان یەک لە نەخۆشیانەی هەبی هەمان سرنج بەکاربێنی چانسی ئەوەیە کە تووشی هەمان نەخۆشی بێ. ئیتر یەکەکیان نەخۆش بێ هەر هەمویان تووشی هەمان نەخۆشی دەبن. بۆیە ئەوانە زۆربەیان ئەو وعییان نییە، لەبەرەوەی ئەوەندە لەژێر کاریگەری مادەی هۆشبەرن بۆ خۆشیان تەسەوور ناکەن کە ئەو شتانە ئامادەیە بۆ ئەوەی ینی مهم بگەنە ئەو دڵخۆشی کە ئەوان لە یەکەمین دەقەوە کە دەستیان پێکرد ئەو مادەیە کە پێیداون. و لە هەمان کاتژدا نمونەیەکی ڕاستەقینەتیتان بۆ بجێڕمەوە. 200 ساڵێک پێش ئێستا لە مەسر کابرایەک شتێکی پێدەن ساڵتور بە عەرەبی چەقویەکی زۆر گەورەیە، زۆربەی قەسابەکان بەکاردێنن بۆ بڕینی ئەو گۆشتانێکی ئێسکی پێوەیە. ئیتر لە ناوەندی جادە لە شوێنێکی پەبلیک ئەو کەسە لەبەرەوەی لەژێر کاریگەری ئەو مادە بوو دوای ئەوەی کە گیرا و تاقیقی لەسەکرا نەفرێک ینی هەر پارچە دەکات سەری دەبڕێتن لەسەر جادە بەو چەقویە. ئیتر هەموو خەڵک دەرفسێ لی دوور دەکەوێتەوە. ئیتر بۆیە بزانە ئەو مادە کە هۆشبەرانە کاریگەریەکی وێرانکەری هەیە لەسەر گەنج و لەسەر زۆربەی خەڵک. نازام لێرە تا چ حەدێک ئەو شتانە هەیە یان نا، بەس خۆم پێتان دەڵێم کە ئەو مادەیە بەتایبەتی ینی کاریگەرێکی لە حەد بەدەر مەترسیدارە. ئیتر باسی ئەو شتان بۆ بکەم کە برێکین باد بۆ ئەو مادەیە بژارەوە. طبعاً ئەوانەی کە برێکین بادیان بینیوە یەکەم جار دەست پێ دەکات کە لەناو ئاڕڤیەکە، ئاڕڤی ئەو سیارە گەورانەی وەک کەڕەڤانە لەوێن دەرەوە، وەڵتەر وایت و جێسی پینکمان خەریکی دروستکردنی بلو کریستاڵ مێثەمفیتەماین. طبعاً ڤینسکەڵێگن بۆ مادەی بەکارهێنا ئەو مادەی زۆر بە ئاسانی دروست دەکرێت لە شتی زۆر ینی سادەی کە ڕۆژانە بەکاردێنیان لە دەرمانە سادانە کە ڕۆژانە بەکاردێنین دەتوانانی ئەو مادەی دروست بکە، بەس پێویستت بە یەکەکی زیرەکی وەکو وەڵتەر وایتە بتوانانی دروست بکە و لە هەمان کاتدا تاقیگەکی بچووک. طبعاً ئەگەر ڤینسکەڵێگن هەر مادەیەکی تری هۆشبەری بەکارهێنا بە و چیرۆکەکەی بۆ نوعینی دەتوانێت بگەینی. ئیتر بۆیە ڤینسکەڵێگن بە تەواتی بیری لە هەموو وردەکاریەکانی چیرۆکەکە کردوتەوە، لە هەم لە ڕووی هونەریەوە هەم لە ڕووی زانستیەوە. و خۆشی برێکین باد بۆی مەشهورەکە زۆر ئیهتیمام بە تەفاسیلی زۆر وردراوە لە هەموو ئەسپێکتەکەوە. ئیتر بۆیە برێکین باد کە بلو کریستاڵی هەڵبژاردی پێرفێکتە. یعنی بلو کریستاڵ لە هیچ سەرتاوەیەکی سروشتی دروست ناکرێت وەکو ڕۆکوشتی وا بۆی لە زنجیرەکە خەریکی چاندنی ئەو ڕۆکانە بنیان ئەو ڕۆکانە لێ بکەنەوە لە شوێنێک، چونکە چاندن و ڕواندنی ئەو ڕۆکانە بەپێی هەموو قانونە دووەلیەکان زۆر قەدەغەیە. ئیتر بۆیە بلو کریستاڵ کە لە زۆر شتی بەسیتی ڕۆژانە و دەرمان و مادەی ڕۆژانە کە خەڵکی ئاسایی بەکاردێنی بەردەستە. ئیتر بۆیە چیرۆکەکە
لە بلو کریستاڵ و لەوە دەستی پێکرد کە بلو کریستاڵ باشترین مادەی هۆشبەرە کە باسی ئەو چیرۆکی کابرایەکی مامۆستایەکی کیمیا بکات کە ناوی وۆلتەر وایتە کە چۆن ژیانی لە وۆلتەر وایت دەگۆڕێت بۆ The Great Heisenberg. طبعا ڤیدیۆیەکە تۆزێک تێکەڵم کرد لە ڕووی زانستی و نێروشتی واوە. ئەگەر حەستان لە ڤیدیۆی وایە یان حەستان لە ڤیدیۆیەک دروستکەم بۆتان لەسەر بۆ نمونە مادەی پریگابالین یان هێروین ئەوانەی کە ئەو شتانەی کە ڕۆژانە لەناو خەڵکە و خەڵک بۆ بە شێوازێکی زۆر خراپ بەکاری دێنێتن لە کۆمنت بۆ بنووسن، هەروەها لایک و سەبسکرایبی ڤیدیۆیەکە لەبیر مەکەن بە هیوای ڤیدیۆی تازە.